وڵازان و خۆشەوی سامان لە تەوریدۆی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین، باز لە گۆڕانکاریەکان و ئەم شۆڕشی کە هەیە، شۆڕشی تەکنۆلۆژیا. بزانین گۆڕانکارە نوێیەکان چین سەبارەت بە تەکنۆلۆژیاوە کاریگەریەکانیان لەسەر تەواوی جیهان و وڵاتی ئێمەش کوردستانی ئێمەش لەکوێ ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیا و ئەم شۆڕشە گەورەدایە، چی بکرێت بۆی کە زیاتر سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆ کار ئاسانکردنی کاروباری ڕۆژانەمان. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا فواد عەزیز شارەزا لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری و AI. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێ، زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە لە ستۆدیۆکانمان لەولێرۆ لەگەڵمان دەبیت. سڵاوی خوای گەورە لە جەنابت و لە هەموو بیسەران و بینەرانەوە خۆش بێتن. زۆر سپاس بۆ جەنابیشتە. زۆر سپاس. مامۆستا فواد، پێم بڵێ تەکنۆلۆژیا ئێستا بەکوێ گەشتووە؟ پێدوانیە ساڵ لە دوای ساڵ شتی نوێ و شتی کاریگەرتە دێتە ئاراوە کە بەشێکی زۆریان سوود بە مرۆڤایەتی دەگەێنێت و هەندێکیشیان لەوانەیە ئەگەر وەکو خۆی بەکارینێنین زیانی هەبێت. بەڵێ، زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ ئەو تەوەرە گرینگە بە تایبەتی لە سەردەمی ئەمڕۆماندا. دەتوانین بڵێن شۆڕشی تەکنەلۆژیای زانیاری یاخود بڵێن تەکنەلۆژیا بەگشتی بەشی چوارەمی شۆڕشی پیشەسازیە و بە تایبەتیش کە لەو چەند ساڵی ڕابردوو، دەتوان بڵێن لەو 3-4 ساڵی ڕابردوو کە ژیری دەستکرد هاتە ناو تەکنەلۆژیا و بە تەواوی ژیانمانی بڵێن داگیر کردووە. ئەوێشیان زۆرە هەنگاوێکی یاخود بڵێن قەفزەیەکی جیاوازتر لەوانەی پێشووتر ڕوویداوە. بێگومان تەسیر یاخود بڵێن کاریگەری لەسەر هەموو لایەک دەبیتن و ئەو کەسانەی کە بە شێوازێکی دروست و تەندروست ئەو تەکنەلۆژیا یاخود بڵێن ئەو شۆڕشە نوێیە پێ هەڵگریتن و یاخود بتوانێتن سوودی لێبینی، بێگومان هەم سوودی بۆ خۆی دەبێتن هەم بۆ دەوروبەریشی دەبێتن. زۆر باشە. ئایا هەرێمی کوردستان لە چه ئاسێکی بەرەو پێشچوونە تەکنەلۆژیەکان و وەروە ئەو گۆڕانکارانەیە کە لە تەکنەلۆژیادا ڕوەدەن؟ بەڵێ، سەبارەت بە ئەو شتانەی کە بڵێن نوێکاریانەی کە ڕوودەدەن زۆرن، هەل لە هەم بوارەکانی پزیشکیە، ئەندازیاریە، لە کاری ڕۆژانەماندا، لە هەموو بوارەکانی ژیانمان بە شێوازێک لە شێوازەکان بڵێن تێک هەڵچێژ بووە لەگەڵ کارەکانمان. بەڵام ئەو کەسەی دەتوانم بڵێم کە بە شێوازێکی زیرەکانە بەکاری دێنێتن کە بۆ کارەکانی خۆتی خۆی یاخود کارەکانی ئەوەی کە ئەو شوێنەی کە کاری تێدا دەکاتن بتوانێتن بە کوالێتێکی بەرزتر و هەروەها بە خێراییەکەی زیاتر لەوەی کە پێشتر ئەگەر بە شێوازە تەقلیدیەکە بکرێتن، بێگومان زۆر بڵێن فەرقی هەیە، کەواتە لێرە ئەمە شتێک مادەم هەبێتن بتواندرێت سوودی لێ ببینێتن و بۆ خودی خۆمان و مرۆڤایەتی دەتوان بەکار بهێنرێتن و کارەکانی پێ ئاسانکاری بکرێت. چونکە ئەگەر ئەمە بمانەوە نمانوێ ئەو بابەتە نوێیانە یاخود بڵێن ئەو تەکنەلۆژیانە بۆ ئاسانکاری مرۆڤایەتی هاتی تێکایەوە بۆ ئەوەی بتواندرێتن هەم بە شێوازێکی خێراتر و هەروەها بە کوالێتێکی بەرزتر ئەو ئەنجامانەی کە دەمانەوێ پێ دروست بکەین یاخود پێ ئەنجام بدەین، بێگومان کاریگەری زۆر زیاتر دەبیتن لەوەی کە بە شێوازە تەقلیدیەکە بکرێتن یاخود بڵێن بۆ شێوازانەی کە ئەگەری هەیە بە شێوازێک لە شێوازەکان کاریگەری لەسەر بابەتی خودی بابەتەکە بکرێتن. بەڵێ، مامۆستا فواد، تازەترین گۆڕانکاری و تازەترین شتێکە هەموو گیان چای لەسەر بوو، مۆندیال بوو، پێتوا بوو، تەکنۆلۆژیا لەکوێ ئەم مۆندیالەیە بوو؟ چیت بەدی کرد لە بواری تەکنۆلۆژیا و ئایا لەم مۆندیالەی کە تێمان پەڕان؟ بەڵێ، وەکو جەنابەت ئاماژت پێدا بە تایبەتی ئەو بڵێن ئیڤنت یاخود بڵێن ئەو حادەسە گەورەیە ڕوویدا
بێگومان ئەویش لە بەدەر نییە لەو تێکەڵکێشی ئەو تەکنەلۆژیان نوێ بە تایبەتی تەکنەلۆژیای زیرەشی دەستکرد و هەر لە شیکردنەوەی داتاکان هەر لە تەنها ئەوە نییە کەمە وەکو ئەوانەی بینیمان کە تەنها لە ڕێگای ڤیددیۆ کە ئەوەی دەگوازرایەوە باشە نەخێر لە دوای یعنی بڵێن پشت پەردەکان چەندین بە کۆمەڵی زۆر دەیتا و یاخود بڵێن زانیاریەکان شیکردنەوەیان بۆ دەکراتن و لە هەمووی گرنگتر بە شێوازێکی زۆر خێرا کارەکان بۆ جێبەجێ بکرێت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەگەر بێت و ستافێکی پێشتر ئەگەر بە شێوازە تەقلیدیەکە بکرابە پێویستی بە ستافی زۆر گەورە هەبوو واروەها پێویستی بەکات بوو بەڵام لەگەڵ تێک هەڵکێشی ئەو وەزیرەشی دەستکردا هەم کارەکەشی خێراتر کرد و هەروەها بە ستافێکی دەتوانین بڵێن زۆر کەمتر ئەم ئەنجامە یاخود بڵێن بەش کەمترین هەڵی تێدابی ناڵین بە دەر هەڵەیە 100% بەڵام کەمترین هەڵی پێدا دەکرێتن لە چاو بڵێن وەکو ئەوانەی کە پێشتر جێبەجێ نەکرا یاخود ئەو تەکنەلۆژیایی لەو بڵێن حەدەسە یاخود بڵێن لەو کاریگەری یاخود بڵێن ئەو مۆندیالە کرا کە وەکو پێشتر تەکنەلۆژیاکە زۆر پێشکەوتوتر بوو لە چاو مۆندیالەکانی تر زۆر باشە کاک فوعاد ئەم بەرە پێشچوونە خێرا و گۆڕانکاری خێرانەیکە لە تەکنەلۆژیادا ڕوو ئەدەن چ کاریگەرێکی خراپ و کاریگەرێکی باشیان لەسەر مرۆڤایەتی دەبێت بەڵێ بێگومان وەکو هەر بابەتێکی نوێ کە ئەگەر هاتە ناو مرۆڤایەتی باشی و خراپی خۆی هەیە ئەوە ئێمەین کە بڕیار دەدەین بە شێوازە باشەکە بەکاری بێنین یاخود بە شێوازە خراپەکە خۆت دەزانی ینی چونکە بڵێن مرۆڤ ناتوانرێتن تەحەکومی یاخود بڵێن تەواو ببەسترێتەوە بە بابەتێک کە تەنها لایەنە باشەکان بەکاربهێنیتن بێگومان لایەنی خراپیشی هەیە ناڵێم هەموو بڵێن 100% وەکو فریشتەوا بن کە نەتوانن یاخود بڵێن هەموو بە شێوازە باشەکە بەکاربهێنرێتن بێگومان کەسی واش هەیە لە لایەنە خراپەکان بەکاردێنێ بەڵام ئێمە ئەگەر بە شێوازە سادەکەی بیری لێ بکەینەوە بە شێوازش سادە بیری لێ بکەینەوە ئەگەر بێت و ئەو شتە بۆ باشترکردنی مرۆڤایەتی و باشترکردنی خۆمان دەور و بەرمان بێگومان زۆر لەوە باشترە لەوەی کە بڵین بە شێوازە خراپەکە و هەروەها هەندێک کاریگەری بڵین دەتوانین بڵێن لاوەچی لێ پەیدا دەبی بۆ نمونە گۆڕینی ئەو جۆراتیەی کە کارکردنی پێشتر ئەگە بە شێوازە تەقلیدیەکە بمان کردبا بێگومان ئێستا بەرەبەرە گۆڕانکاری بەسەدادێتن بۆ نمونە ئەگەر من کارێک بیتن بە شێوازە تەقلیدیەکە بیکەم لەوانەیە هەفتەیەکم پێچێ بەڵام ئێستا لە ڕێگای ئەو تەکنەلۆژیان وێنە لەوانەیە بە ڕۆژێک یاخود کەمتر کارەکانم بۆ جێبەجێ بکە بێگومان ئەوەش کاریگەری لەسەر بۆن من زۆری کارەکان یاخود بڵێن لە دەستدانی هەندێک زۆری هەلی کار بەڵام لە بەرامبەردا دروستکردنی هەندێک هەلی کاری نوێ کە پێشتر دەتوانین بڵێن وجودی نەبووە یاخود بڵێن بوونی نەبووە بەڵام لەگەڵ ئەو جۆرە تەکنەلۆژیا نوێ بێگومان ئەویش گۆڕانکاری بەسەردادێتە بەڵێ ماوەسافات بەهۆی ئەو پێشکەوتن و ئامێرە ئەو ئەپانەی کە هەن لە بواری پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئانە پێت وایە بە جۆرەکان کاریگەری ئێرەنی هەبووە خود کاریگەری نەرێنی لەسەر نزیک بوونەوەی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان یاخود لێکترازان دروست نەبوونی هاوسۆزی خەمخۆری لە نێوان کەسەکاندا لەم نێوەندەدا چۆن تەکنۆلۆژیا چۆن پێشکەوتنەکانی ئەپە کۆمەڵایەتیەکان کاریگەری هەبوو لەسەر خێزان و لێکترازانی خێزان بەڵێ بەداخەوە یەکێک لە بڵین ئەو کاریگەریە کە لە ڕێگای ئەو بڵین کردنەوەی جیهان بەستنەوەی جیهان بە هەموو ڕەبتکردنی یاخود بڵین ئەگەر لە شوێنێکی ئاسا یاخود لە گوندێکیش بیتن بەستنەوە لەگەڵ هەموو جیهاندا تۆزێک وەکو جەنابتان ئاماژەتان پێدا تۆزێک لە بڵین دوورە پەرێزی و یاخود بڵین لێکترازان دروست بوو هەتا خودی خۆمان لە ناو بڵین خێزانەکانی خۆمان چونکە ئەوەیە
لە ڕێگەی ئەو بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەتوانێت پەیوەندی دەگەڵ هەموو جیهانە بکەین بەڵام لە هەمان کاتدا لە هەمان بڵین خێزاندابین ئەو دووریە هەیە بە لە هەمان بڵین لەژێر هەمان سەقف بژین لێ خێزان بەڵام لە هەمان کاتدا زۆر لێک دوورین بەداخەوە یەکەکە لە ئەوەش لە بڵین کاریگەرە خراپەکانی کە بوویتە هۆی ئەوانەی نزیکە دوور خستراینەوە ئەوانەی دوورە نزیک کراینەوە بەڵام لەگەڵ تێکەڵی زۆرە کەلتوریت کە لەگەڵ تێکەڵبوونی چەندین شتی تر کە پێشتر ئەمە لە ناو کۆمەڵگەی خۆمان نەبوو بەڵام ئەو تەکنەلۆژی ئاسانکاریەکی وا کردووە کە تێکەڵ ئێمە ببیتن ئەوەشان بێگومان ئەگە کەسەکە دەبی بینەوە سەر ئەسلی بابەتەکە بنیاتنانی خودی کەسەکان ئەگەر بە شێوازێک ئەگە هەر مرۆڤەکان یا بڵێن ئەو کەسانە بە شێوازێکی دروست و تەندروست بنیاتنرا و ئامادەباشی بۆ بکرێتن بۆ ئەو کەسانە بێگومان باشترە لەوەی کە کەسێک بە چۆن دەڵێ یەکسەر بێتە ناو ئەو تەکنەلۆژیان نوێ چونکە بڵێن ئەو جیهانگیریە تا ڕادەیەک بڵێن دەتوانین بڵێن کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی لەسەر تاکەکان هەیە لەو حاڵەتەدا دەبی کەسەکە ئامادە بکرێتن ئەو جە پێ بنێتە ناو ئەو جیهانە چونکە ئەگەر بێت و ئامادەکاری نەکرێتن ئەگەری هەیە پێی بخلیسکێ بچێتە ناو جێژاوێکی زۆر دوول و قۆڵ کە کاریگەری لەسەر خودی خۆی و دەوروبەری دەبێتن لەو حاڵەتەدا. کاک فواد ئەوەی خەڵکی زۆر لی دەترسێت ئەوەیە کە تەکنەلۆژیا و ڕۆبۆرتەکان بەتاواتی شوێنی دەستی کار بگرنەوە ئایا ئەمە تا چنێک دەکرێت بڵێن دەبێتە شتێک کە لە داهاتوودا بە شێوازێکی سەرەکی دەستی کار هەمووی بکرێت بە ڕۆبۆرت و شوێنی مرۆڤەکان بگرێتەوە ئایا ئەمە شتێکە کە بڵین ڕوو ئەدات یاخود ئەگەری ڕوودانی ئەبێت؟ بڵێ ئەگەر بێت و بازارەکە شی بکەینەوە یاخود بڵین ئەو ئێستا خودی خۆمان کە ئێستا تێیدا هەینە ئێستا لە زۆربەی بڵین کارگەکان ئێستا خودی مرۆڤ تا ڕادەیەک کەمتر بووە زیاتر ڕۆبۆتەکان کاری تێدا دەکەن بەڵام وەکو ئێستانیە کە بڵێن زۆر بربڵاو بیتەوە کە خەڵکەکە پێ بزانێ ئەگەر تەنها بڵین دراسەیەک یاخود بڵین بە شێوازێک لە شێوازەکان بچین گەڕانێکی قوڵ بکەین دەبینین کارگەکانە یاخود بڵە هەندێک شوێنە دەستگایەکانە ئەوانە ئێستا لە ئەسڵدا چەندین ساڵە ئەو کارە هەدەکەن بەڵام ئێستا چۆن دەڵێ وەکو گوتمان زیاتر لەبەر ئەوەی کە زیرێکی دەستکرد و ڕۆبۆت و شتەکان پەیدا بووینە زیاتر بربڵاو بوویتەوە بەڵام لە هەمان کاتدا ئێستا بەرەو زیاتر دەچیت وە ڕۆبۆتەکان بە شێوازێک کە پێشتر هەندێک کار و حرەکە و یاخود بڵین ئەو کە هەڵسوکەوتانی کە دەیکرد پێشترێ ئەو توانایان نەبوو بەڵام ئێستا توانایەکان زۆر بەرزتر بووە و بە شێوازێک کە ئەنەما وەکو نزیک لە مرۆڤ ناتوانین بڵین 100% نزیک مرۆڤە بەڵام تا ڕادەیەک و بەرەبەرە دەیەوێت خۆی بکاتەوە وەکو نزیک مرۆڤ کە هەڵسوکەوتەکان بکات یاخود بڵێن ئەو حرەکانە کە بیکاتن و کارەکانی پێجێبێجێ بکەم ئەلەو حاڵەتەدا بەڵێ ئەگەری هەیە بۆ نمونە کاری لە دەستدان تێدا هەبێت بەڵام لە هەمان کاتدا لە بەرامبەردا بێگومان هەندێک کاری نوێتر پەیدا دەبیتن کە دەبێتە هۆی ئەوەی وەکو ئێمە ئەگەر بینە سەر مرۆڤایەتی چەندین جار گۆڕانکاری زۆر پێشکەوت و ڕوویدا بەڵام خۆمان لەگەڵی گونجاندیە باشە بێگومان ئەو کاتیش خۆگونجاندنێک ڕوو دەبی ناڵێم خۆگونجاندنەکە تەسی لەسەر هەمومان ناکە بێگومان بڵێن بە شێوازێک کاریگەری لەسەر دەبێتن بەڵام لە کۆتاییدا خۆگونجاندنێک ڕوو دەدا و لە هەمووی باشتر ئەوەیە خۆمان ئامادە بکەین چۆن بتوانین خۆمان ئامادە باشی بکەین تا ئەو گۆڕانکاریکە بەسەرمان دێ یاخود پێشەوەی بڵین بەسەرمان بێتن ئەو کاتی بتوانین خۆمانی بۆ ئامادە بکەین و بۆ ئەوەی حاضر بین بۆ بابەتی ماوەسا فواد ئێمە لە بەردەم هەڕەشەی گەورەی گۆڕانکاری کەش و هەوا داین لەسەر بابەتی ژینگەی تەکنۆلۆژیا چۆن دەتوانێت کاریگەری هەبێت و لەسەر پێشبینیەکان بۆی کە
ژینگە و وڵات پارێزراوە بێت لە هەر ڕووداوێکی سروشتی هەر شتێکە لەوانەیە بەهۆی ڕووداوێکی سروشتی یاخود بەهۆی کەشوهەوا ڕوودات. بەڵێ تایبەت بە کەشوهەوا یاخود بڵێن بە شێوازێکی گشتی کە بڵێن ئەو مەناخە هەیە کە یاخود بڵێن ئەو کەشوهەوایەکە هەیە لە هەر وڵاتێک بی یاخود بڵێن لە هەر شوێنێکی جوگرافیدا هەبێتن دەتوانرێتن زۆر سوودی لێ ببینی بە تایبەتی لە شیکردنەوەی داتا لە شیکردنەوەی ئەو داتانی کە پێشترێ هەبووە بە شێوازێک کە بتوانرێتن پێشبینی زۆر نزیک بکرێتن کە چ شتێک ئەگەری ڕوودانی زۆرتر هەیە ئەو کاتی بە شێوازێکی ڕێژەی پێمان دەڵێ خوانەخواستە ئەگەر شتێکی نەخوازرا و ڕوویدا ئەگەری هەیە پێشبینەکان زۆر خێراتر بی تا بتوانین هەماهەنگی یاخود بڵێن بە زووتر دەستی خۆمان پێ هەڵ بکەین و یاخود بڵێن کارێکی خۆمانی بۆ ئامادە بکەین بێگومان لە شیکردنەوەی داتا و لە پێدانی زانیاری کە بتواندرێتن پشتی پێ ببەستین بتواندرێتن کە ئەگەری لە کەمکردنەوەی ئەو کارە نەخوازراوانیان مڵە خوا نەخواستە هەر شتێک بیتن کە لە دوای ئەو کارە سروشتیانە کە ڕوودەدەن بێگومان پێدانی یاخود بڵێن دەستکەوتنی ئەو زانیاری گرنگانە ئەگەری هەیە بە چەندین بڵێن ڕۆح و چەندین ژیان بپارێزیتن لە هەر کارێکی نەخوازراوە ئەوەش بێگومان بە چەندین بڵێن دەتوان بە هەنگاو بکرێ یەکەم ئەوەیە کە بتواندرێتن بە شێوازێک ئەو تەکنەلۆژیا تێکەڵکێشی ئەو شوێنانە بکرێتن کە بتواندرێت زانیاری لێکۆ بکرێتەوە دواتر ئەو زانیارانە بێتن و بڵێن شی بکرێتەوە و بتواندرێتن سووری لێ ببینێتن لە هەر ئەگەرێکی نەخوازراو لە ئێستا و داهاتوودا و دواتر پاشەوی ئەگەر هاتوو ئەو زانیارانش بە دەستگەیشت زوو کارەکان یاخود بڵێن زوو دەست پێشخەری بکرێتن کە بۆ ڕێگریگرتن یا ڕێگریکردن لە هەر ئەگەرێکی نەخوازراو بێگومان ئەوانە هەمووی کارەکانمان بۆ خێرا دەکا و هەروەها ئەگەری هەیە بە ئەگەرێکی زۆرەوە هەم گیانیش پێ بپارێزی. کاک فوعاد ئایا یەکێک لەو کێشە سەرەکیانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا خەڵکی بەدەستیەوە دەناڵێنێت و لەگەڵ بەرەو پێشچوونی زیرەکی دەستکرد و وەروەها تەکنۆلۆژیا دابوونی هەیە ئەویش زانیاریە کەسیەکان و ئاسایشی تەکنۆلۆژیە تا چەندێک لەگەڵ بەرەو پێشچوونەکانی داهاتوودا دەکرێت ئەم بابەتە زیاتر گرنگی پێ بدرێت و وەروەها زانیاریە کەسیەکان بپارێزرێت. بەڵێ پرسیارش زۆر جوانە دوورژان بە تایبەتی ڕوون لە هەم کەسێکە کە گوێی لە ئێمەیە بە هیچ شێوازێک بڵین زانیاریە تاکە کەسیەکان هاوبەش لەگەڵ هیچ وێبسایتێک و هیچ ئەپلیکیشنێک نەکەن هەر لە مۆبایلەکانە لە وێبسایتەکانە ماڵپەڕەکانە چونکە ئەوە بە تایبەتی ئێستا بەهۆی ئەوەی کە زیرەشی دەستکرد ڕاهێنان لەسەر داتا و زانیاریەکان دەکاتن پێویستیان بە داتا و زانیاری زۆرە تا بتوانن بەردەوام بن لەو بە تایبەتی داتا کوالێتی یاخود بڵێن بە شێوازێک کە ئەو داتایانێکە هەیە بتوان سووری لێ ببین بە تایبەتی لە تاکە کەسێکان واتە ئەمە بە هیچ شێوازێک نابی هاوبەشی پێ بکەین و بەداخەوە بە یعنی هەست دەکەین کە خەڵکەکە وەکو پێویست ئەو ڕۆشنبیری تەکنەلۆژیایی نییە کە ئەگەر بێت وێنەیەک بی یاخود بڵێن جۆرێک دەنگی خۆمان بیتن ڤیددیۆیەکان بیتن هاوبەشکەین لەگەر ئەپلیکیشنەکانە بەس تەنها بۆ ئەوەی بتوانین چەند کارێکترێک یاخود بڵێن شێوازێکی پێکەناوی بکرێتە لەو حاڵەتە نەخێر بە هیچ شێوازێک ئەو کارانە نەکرێ ئەگەر زۆر کارەکە گرنگ بوو ئەو کاتی بڵێن بە کەمترین شێوە بتواندرێتن هاوبەشی زانیارەکانی خۆتی پێ بکەیت نەک بە هەرتەنها بە تایبەتی دایک و باوکان تکان لێ دەکەم بە هیچ شێوازێک وێنەی منداڵەکانی خۆیان ئەپلۆت نەکەن یاخود بڵێن بار نەکەنە سەر ئەو وێبسایتانە تەنها بۆ ئەوەی بتوانن یاخود بڵێن بۆ دەستخستنی چەند وێنەیەکی گۆڕانکراو کە لەسەری لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە کارەکان بکەن چونکە ئەو هەر کاتێک
وێنەکە یاخود بڵێن دەنگەکە یاخود ڤیددیوەکەمان هاوبەش پێکرد لەگەڵ هەر وێبسایتێک تەواو ئەمە لە دەستمان لە دەستی ئێمە نەما تەواو ئەوە کەتە دەستی ئەو کەسی بەرامبەر خۆشتان دەزانن کە ئەگەری زۆرەوە ئەگەرێکی زۆرەوە کە بەکار بهێنرێتەوە بە شێوازێک لە شێوازەکان ئەوزە بە شێوازێکی خراپ بەکار بهێنرێ یا خۆت بە بڵاوکردنەوەی کە ببێتە هۆی ئەوەی کە لێکترازانی زیاتری خێزانەکان و تەسیل لەسەر ئەو منداڵە یاخود هەتا گەورەکانیش بە دەرنینە لەو مەترسیدارە یاخود بڵێن لەو کارە کە ئەگەری زۆر هەیە شتەکان بڵاو بکرێتەوە کە نەخوازراوە ئێمە نامانەوێت. بەڵێ لە کۆتاییدا ماوە سافوات ئەوەی کە گرنگە ئێمە لەکوێم تەکنۆلۆژیایەداین چی بکەین بۆ ئێمە سوودی لێ ببینین پەرەی پێ بدەین چ لەسەر ئاستی تاک چ لە ئاستی کۆمەلگای خودت حکوومەت و لایەن پەیوەنددارەکانیش بە جۆرە جۆرەکان هاوکار بن لە پێشەکی بەرنامەکە داماژەم بەوە کرد کە لە ساڵان 1960ەکان بۆ نمونە مامەڵەی دراوی ئەلکترۆنی و کارتی بانقی و ئەوانە بوونی هەبووە لە ئێستادا تازە بە تازەیانی ئەم شتێک کە سوودێکی زۆری بۆ مرۆڤایەتی هەیە کار ئاسانێکی زۆرەکە نمونەیەک لە بەباوەتی تەکنۆلۆژیادا ئەمە تا چەند گرنگە وردەودە لە کایەکانی دیکە گرنگی پێ بدرێت لە مامەڵەی نێو دامەزراوە حکوومیەکان ئاسانکاری بۆ هاوڵاتیان لە ڕووی زۆر شتی دیکەوە کە لە ژیان ڕۆژانەماندا ڕوو دەدەن. بەڵێ وەکو بە لە سەرەتاوە دەست پێ بکەین وەکو تاک ئێمە وەکو تاک لەسەرمانە کە هەوڵ بدەین کە بزانین چ شتێکی نوێ یاخود بڵێن چ شتێک سوودی لە بۆ هەمان هەبیتن چونکە شەرت نییە هەموو شتێکی نوێ بیتن کە سوودی هەبیتن بۆمان ئەو شتانەی کە بڵێن سوودی هەیە وەکو تاک خۆمانی لێ فێرکەین خۆمانی لەو ئامادە باشی بکەین و خۆمانی پێ پرچەک بکەین لە زانست و زانیاری ئەویان بڵێن بابەتی یەکەم بابەتی دووەم ئەوەیە کە بەکارهێنانی ئەو زانستێک کە فێر بووینە یاخود بڵێن ئەو شتانەی کە سوودی هەبووە بۆ خۆمان دواتر بتوانین بۆ دەوروبەرمانە کوردەواری قسەکێ دەڵێ ئەو دارە بەربوومەی کە بەردی تێدەگرن زیاتر ڕاستە وەکو خودی خۆی کەسەکە ئەگەر پرزانیاری بیتن بەڵام سێبەر و یاخود بڵێن بەرهەمی لۆ خودی خۆی و دەوروبەری دەبیتن ئەویان بڵێن بەشی دووەمیە و بەشی سێم کە ئەگەر بێت و هەر بڵێن ئەو لەو شوێنە یاخود بڵێن حکوومەتە یاخود بڵێن دەستگایەکانی پەیوەندیدارە بەو بابەتە یاخود بڵێن دەستگا ئەکادیمیەکانە زانستیەکانە ئەوانە سوود لەو کادیرانە وەرگیرێ سوود لەو بڵێن بەهرەمەندانە وەرگیرێ چونکە ئەگەر بێت و لێرە سوود لێ وەرنەگیرێ وەکو لە بەردامەکەی باسیشمان کرد ئێستا جیهان بەسترایتە هەم بەیەکەوە ئەو سوودە بۆ وڵاتێکی تر دەچیتن یاخود بڵێن ئەو سوودە بۆ شوێنێکی تر دەچیتن کە زیاتر سوود لەو کەسانە لەو بەهرەمەندانە وەردەگرن لە جیاتی ئەوەی کە لە ناو خۆمان بتواندرێت سوودی لێ بینین بێگومان ئەو کاتی دەستی کار دەچێتە دەرەوە دەستی کاری ئەو زانست و زانیاریانێک کە شتی زۆر باش پێ دەکرێتن دەچێتە دەرەوە ئەم وەکوەندەی ئاگادار بم کەسانی زۆر بەهرەمەند و زۆر باشمان هەیە بەڵام بەداخەوە ژینگەکە لەبار نییە لێرەدا تا ڕادەیەک خۆشبەختانە ئێستا هەوڵ دەدرێ بەڵام هێشتان بەو ئاستەنیە کە ئەو کۆکردنەوەی ئەو هەم بەهرەمەندانەیە یاخود بڵێن دەستخستنی ئەو هەم زانیاری بڵێن کەسانەیە کە بتوانرێتن سوودێک بە وڵاتەکەی خۆمان پێ بگەینیتن چونکە ئەگەری هەیە وەکو ئینفراستراکچەر یاخود بڵێن وەکو ئەو بنسینەی کە وجودمان هەیە وەکو پێویست نییە زیاتر هەوڵ بدرێتن لەو بابەتە تا بتوانرێتن هەموو کەسێک سوود بمەندبێتن لەو بابەت. بەڵێ سپاس بۆ بەڕێز فواد عەزیز شارەزای تەکنۆلۆژیا و زانیاری کە لەم تۆرە لەگەڵمانە بووی ڕاستەوخۆ لە هەولێرەوە سپاس دەکەین.